دوانم کاتان باش هاتینەوە بۆ بەشی دووەمی محازەرەکە Register in Parallel and Series. ئەمە شتێکی زۆر ینی بەڵێن نییە قرس نییە بۆ تێنەگەن تەبعاً بەم شێوازە بەستنە ئەڵێن پارالێل بەم شێوازە بەستنە ئەڵێن سریەس. لە شێوازی بەستنی پارالەلە تەزووە دابەشە بێ بەڵام لە شێوازە بەستنی سریەسە ئەوەی کە دابەشە بێت لەسەر بەرگریەکان ڤۆڵتیەیە. لێرە تەزوو لە هەموو بەرلو بەرگران و کە تێپەڕە بێ یەکسانە، بەس لێرە ڤۆڵتیە دوودانە بەرگریەکە لەگەڵەکە یەکسانە. ئۆکەی، فەرزکەین تەزوی ئایدێ دێتە ئێرە دابەشەوەی بەسەر ئەم دوودانە ئای1 ئای2 جارێکی لێرەوەی کردێتەوە بە ئای. ئای1 یەکسانە بە چی؟ بە ڤۆڵتیە دابەشی ئار1، ئای2ش یەکسانە بە ڤۆڵتیە دابەشی ئار2، ڤۆڵتیەکانیان لەگەڵەکە یەکسانە. تەزوی گشتیش کە ئای1 پلاس ئای2وە. ئای گشتی ئای یەکسانە بە دێلتا بی دابەشی ئار ئیکوەڵانت، سەوای دابنێ ئەمە یەک ئار بێ لە جادی ئار1 و ئار2 ئار ئیکوەڵانتەکەیمان هەبێ یەکسانی، ئەنی بڵێن هاوتای ئەو دوانەمان هەبێ کاتە ئار ئیکوەڵانت زەمانی ئار ئیکوەڵانت چەندە دینەمانێنین لێرە دایێنین، ئەمە لێرە دانین، ئەمە لێرە دانین، ئەمەش لێرە دانین، بەم شێوازەی لێدێ. ئێستا دڵتاویەکان هاوبەشە لاچن و ئەوەی مێنێتەوە ئەمەیە یەک لەسەر ئار1 وەڵان یەکسانە بە ئار یەک لەسەر ئار1 پلاس یەک لەسەر ئار2 کە ئەمەش بە ئاسانی توانین بکەین بەمە کە لێرە ئەی بینن ئار1 وەڵان یەکسانە بە ئار1 ئار2 ئار1 پلاس ئار2. ئەمە بۆ دوودانە بەرگری ئەمە توانین لە حاڵەتێکە کە پارالەلن ینی هاوڕێکیەکەن ئەمە بەکاربێنین، بەڵام ئەگەر زیاتر لە دوودانە بوو بێگومانە بێ ئەمە درێژی پێ بدەین یەک لەسەر ئار3 ئار4 و فۆرمولە بەکار نایە و ئەمە فۆرمولە گشتیەکەیەتی. بەڵام کاتێک کە تۆ بڵین بە شێوازی هین هاتن سریەس هاتن لێرە تەزویەکە لە هەرجانەوە لە هەر کامێنەوە تێپەڕەوێ یەکسانە، یعنی ئەم ئایەتی هەر هەم لەمەوە تێپەڕەوێ هەم لەمەوە تێپەڕەوێ، بەڵام ڤۆڵتیەکە لێرە هاتە ڤۆڵتیەکە لێرە هاتە فەرقی هەیە. ئەم دوو ڤۆڵتیە پێکەوە کۆکەیتەوە ئەکاتە ڤۆڵتیەی A تا B. دێلتا B1 یعنی ڤۆڵتیەی سەر بەرگری یەکەم ئەمەیە، ڤۆڵتیەی سەر ئەمەیە. لا بەرگریە جیاوازن لە ئار1 و ئار2 بەڵام لە تەزووە یەکشتن. ڤۆڵتیە گشتی هەر بە پێی یاسای پاراستنی وزە یەکسانە بەمە کەوا بۆ ئێستەکانێ دڵتاویش کە ئەگەر مەجاتیم دوو بەرگریە ئەگەر یەک بەرگری ئار ئیکوەڵانتمان هەبێت دڵتاوی یەکسانە بە ئار ئیکوەڵانت. سامانە بێنە ئەمە بێنە لێرە داینێ ئەوە بێنە لێرە داینێ لە کوتەیە مادۆزیتەوە زیاتر لە دوودانش بوو 1000 دانە بێت 100 دانە بێت 3 دانە بێ ئەمە فۆرمولەکەیەتی. میسالێکی سادە بۆ ئەمەمان هەیە، سیستمێکمان هەیە بەم شێوازە تۆزی گەورەی کەمەوە. ئۆکەی، سیستمێکمان هەیە بەم شێوازە ئار1 ئار2 ئار3 پێشی یاوین ئار1 چەنە ئار2 چەنە ئار3 چەنە ئەڵێ بەرگری هاوتایان چەنە و چ تەزویەک لە ئار1ەوە تێپەڕە بێ ئەگەر ڤۆڵتیە لە بینی ئەی و بێە 12 ڤۆڵت بێ، ینی لەم خاڵەوە بۆ ئەم خاڵ. تەبەن ئار1 و ئار2 لەگەڵێکە پارالەلن ئەبێ بە ئار1 بەرگریەکەکە ئەو حسابەکەی کاتە ئەوە لەگەڵ ئارسیاکە کۆوە بێتەوە کاتە ئار1 2 3 ئێستاکانی ئەمە هەرچێکی کردووە کردێتە 2 ئۆم لەگەڵ ئارسیا کە 2.8 لەگەڵەکە کۆوە بنەوە کاتە 4.8 ئەوە بەرگری گشتیەکەمان. ئێستاکانی ئەمانەوێت تەزویەکە لە ئار1ەوە تێپەڕە بێ بدۆزینەوە، بەڵام تەزوی گشتیشمان نیە، نازێت تەزویە لە ئێ و دیێ و لە بێوە دەرەچێ، بەڵام بەرگری گشتیمان دۆزیەوە 4.8. ڤۆڵتیە گشتیشی پێداوین 12 کۆبوو تەزوی گشتیمان هەیە کاتە ئەمە دڵتاوی دابەشی ئار1 دووسیانی ئاری ئیکوەڵەنتی هەرسە بەرگریەکە 12 دابەشی 4.8 کاتە 2.5 ئامپێر، ینی تەزویەکە لەمانەوە تێپەڕە بێ 2.5 ئامپێرە. بەڵام ئێسکانە مامانەوێ ئەو تەزووە کە لێرە دێ دابەشە بێ بەشێکی لە ئار1 وەڕوە بەشێکی لە ئار2 وەڕوە ئەوەی کە لە ئار1 وەڕوە چەنە، بەڵام سەرەتا ماوێ ئەمە بدۆزینەوە ڤۆڵتیەی ئەم سیستەمە چەنە کە لە هەمان کاتە ڤۆڵتیەی ئار1شە ڤۆڵتیەی ئار2شە، چونکە لەگەڵەکە هاوڕێکن یا بڵێن پارالەڵ. ڤۆڵتیەکە تەبعاً ئێمە بەرگری هاوتای ئەمەمان هەیە ئەم دوانە دووە وایە
تەزوی گشتیشمان هەیە هەرو تەزویەکە لە هەردووچیانەوە تێپەڕە بێنی تەزوی گشتیەکە کە دۆزیمانەتەوە 2.5 کەوابوو بۆڵتیەی ئەم دوانە پێکەوە ئەکاتە چەند تەزوو کەڕەتی بەرگری هاوتای دوانەکە کاکاتە 5 وڵت ئەمە تەزویەکە کە لێرەوە دێ لە هەردووچیانەوە تێپەڕە بێ لێرەوە دی و لێرەوە دی و لێرە جارێکە بێتەوە بە کەوابوو ئێستا بۆڵتیەی ئەم سیستەمە کردوێتە ئەمە لە هەمان کاتە بۆڵتی ئاڕوانیشە بۆڵتی ئارتوشە چونکە لەگەڵەکە پارەڵەن کەوا بۆستە بۆڵتی ئەمەمان هەیە بەرگریەکەیشیمان هەیە بەرگریەکەی چەندێکە ئاڕوان 4.6 تەزوەکەیشیمان هەیە 5 دابەشی 4.6 ئەکاتە 1.1 ئەمپێر کەوابوو تەزویەکە لە ئاڕوانەوە تێپەڕە بێ 1.1 ئەمپێرە وهینی ئارتوشە توانی هەر بۆ شێوەزە بە سادەیی بیدۆزیتەوە بەڵام با تۆزە شتەکە ئاڵۆسترکەین بزانێکین ئالەم مثالە ئەمە تۆ لێرە کۆمەڵێ ڕەزستەر کۆمەڵێ بەرگریت بەم شێوازە بەستووە بە شێوازێکی وەکو مکعبێ یا وەکو بڵێن هینێ قوتوویە کە لەسەر هەموو هینەکانی بەرگریەکەیە لاکانی لەسەر هەموو هینەکانی ڕەنگەڵەکانی بەرگریەکە بە بەرگەکان هەمویان یەکسان هەمویان ئاڕە ئێستا بزانێکین بەرگری گشتی ئەمە چی ئەمە AUB ئەنی تۆ لە خاڵی بێ بەرگری گشتی نێوان AUB چەنە بۆ سادەکردنەوەی ئەمە ئەبێ ئاگاداری بمە سادەکەینەوە سەرەتا بێ سادەکەینەوە چونکە ئەماکەوە سێریەکەی سەر تێگەچێ بەڵام ئەوە ئاڵۆز نیشتێکی سادەیە سێرکە ئەمە لە ئاوە بین دینە یەک باشە لە یەکەوە دوو ڕێگەمان هەیە ڕێگەیە بەیراڕواچێ بۆ 5 ڕێگەیە بەیراڕوا بۆ 4 ئەم دوانە بەشەکە لەم سەری شەوە عینی مۆزوعە تاگاتە 8 عینی مۆزوعە یعنی خاڵی 4 و خاڵی 5 لە باری پۆتەنشیەڵەوە عینیشتن یەکشتن کەوابوو 4 و 5 ئەتوانین پێکەوە ببەستینەوە بڵێن ئەمە یەکشتنە پێکەوە کلمانە بە یەک خاڵ لە بینی 4 و 5 و ئەیە چەند دانە بەرگری هەیە دوودانە هەیە ئەوەتە وایە عینی ئەمەشتیش بۆ ئەم سەریشەیە لە بینی 6 و 3 چەند دانە بەرگری هەیە ئار و ئارکە لەگەڵەکە پەرەڵال لە بینی 4 و 5 کە ئێستا بووە بە یەک خاڵ و لە بینی 3 و 6 کە ئێستا بووە بە یەک خاڵ چەند دانە بەرگری هەیە دوودانە هەیە کە پێکەوە پەرەڵال ئەوە ئەمەش بۆ ئەم سەریش هەر هەمان مۆزوعە لە بینی 4 و 5 کە بووە بە یەک خاڵ و خاڵی 8 دوودانە بەرگری هاوڕێکەیە لە بینی 3 و 6 و 7 دووبارە دوودانە بەرگری هاوڕێکەیە 8 بینی 8 و 7 خۆیان بە جیانێک بەرگریتیایە ئێستا ماوەی لیاو ئێستاکانی ئامانە کە هاوڕێکن هەمویانە کاتێک لەسەر دوئار یەک لەسەر دوئار یەک لەسەر دوئار یەک لەسەر دوئار ئاوەتە ئەو بوو بمە ئێستا ئەم سیانە پێکەوە سریەسن کۆیان کەرەوە کاتە دوئار لەگەڵ ئەمە پارالێڵە وایە کردێت 2 لەسەر 5 ئەم سێ ئەمە لەگەڵەوە پارالێڵە بەبێ فۆرمولەکە حەسێبێکی کاتە 2 لەسەر 5 سانەمە یەک لەسەر دوئارە سەگەن دووارەم سیانە سریەسن پێکەوە کۆ بنەوە کاتە 7 لەسەر 5 لەگەڵ ئەمە کە بریتی ئالەمە لەگەڵەکە هاوڕێکن دووارە هەمان فۆرمولی R1 R2 دابەشی R1 پلاس R2 بەکارێن کاتە 7 لەسەر 12 R یعنی ئەو شتە ئاڵۆزە لە ئەساسە ئەمە بوو ئێستا با قۆناغەتە بچینە پێشەوە ئەنرژی ترانسفەر ئین ئان ئەلکتریک سێرکوێت بزانێکی لە ناو ئەلکتریک سێرکوێتەکە ئەنرژیە کە ترانسفێرە بێ ئەگوازێتەوە بە چ شێوازێکە سێرکە ئێمە لێرە دوودانە سیستەمان دوودانە شتمانە یەکێ پاتریەکەیە کە ئەنرژیەکە دروستەکە و یەکی ئام بەرگریەیە کە ئەنرژیەکە سەرفەکە باشە ئەمە توانە دروستەکە ئەمە توانە سەرفەکە ئەمە ئیشی ئەنجامەدا ئەمەیان ئیشێ مەسرەفەکە بەکاریهێنێ بڕێکی کەمی بارگە کە لێرەوە دێتە دەرەوە ئەگوازرێتەوە بۆ ئێرە بەهۆی ئەلکترۆ مۆتی فۆرسەکەی ئەم پاتریەوە ئپسیلۆنەکە ئەو بڕەکەمە یەکسانە بە بڕێکی کەمی ئیش کە ئەمەیە DW یەکسانە بە ئیپسیلۆن DQ پاوەڕی EMF-ەکە ئەمە فۆرمولی پاوەڕە کە بریتە لە کار ینی وۆرک بە پێی داتاشینەکەی بە پێی کات باشە کاتە چی لە جیاتی کاتە ئەمە دانین کاتێ ئپسیلۆن کە نەگۆڕە DQ لەسەر DT DQ لەسەر DTش کە تەزووە کاتە کەوابوو پاوەڕی یا توانای پاتریەکە دەکاتە ئیپسیلۆن بەڵام لێرە تۆ لێرە ڤۆڵتەیەکت هەیە دلتا VR یا کاتە IR
ئیشێکە لێرا سەرفە بێ یا بڵێن وزەیەکە لەویا خەزنە بێت دیو کاتە دیکیو دلتاوی ئار ئەمیشە هەمان شتە. لە جیاتی ئێستا دابەشی تی بکە هەردوولا دیتی دلتاویار کە نەگۆڕە کاتە دیو بە دیتی یەکسانە بە دیکیو بە دیتی دلتاویار دیکیو بە دیتی کاتە ئای دلتا بی ئار وایە کەوا بوو توانە ئەمە توانایە ئەمەشە توانایە بەس توانای بەرگریەکە کاتە پی ئار یەکسانە بە ئای دو ئار لە جیاتی دلتاوی ئار توانین چی دابنین ئای ئار دابنین کاتە ئای دو ئار ئەو فۆرمولێکی کشمانەیە توانین بکەین بەم فۆرمولە کە لێرە هەیە بەس ئەمە توانایەکە کە لێرە سەرفە بێ ئەمەش توانایەکە کە لێرە بەرهەمدێ مەرجەم دوانە یەکسان بن ئەگەر یەک لە حاڵەتی ئایدیاڵە کە باتریەکەی تۆ هینیتیانە بەڵێن بەرگریتیانە ئەکرێ یەکسان من بەس لە حاڵەتی گشتیە لەگەڵەکە یەکسان نین مثالێکی کە لێرە بێنینەوە ئەڵێ تۆ هینێکت هەیە وایەرێکت هەیە هەم وایەرە ئەلۆیەکە تێکەڵەیەکە ناوی ناوە نیکۆڕۆم و ڕێزستانسەکەشی چەندێکە 72 ئۆمە باش ئەم وایەرەکە سکارێڵە لە دوو حاڵەتە توانایەکە لەوێ سەرفە بێ گەرمایەکە لەوێ سەرفە دروستە بێ حسێبیکە کە بێن بیبەسین بە هینێکی باتریەکی 120 ڤۆڵتەوە ئەگەر هەر ئەو وایەرە بێنین ئەم سەراوسەری وایەرەکە ببەستین بە باتریەکەوە چەنێ توانە سەرفە بێ چەنە توانە بەرهەمدێک چەنە گەرما بەرهەمدێ واگەر نا بین وایەرەکە کەرتکەین بیکەین بە دوو کەرتەوە ئەم سەراوسەرەکەی پێکەوە گرێ بدەین ئەمجا بیبەستین بەهینەوە بە باتریەکەوە شتەکە زۆر بەسیتە ئەگەر تۆ وایەرەکە هەروە بێەوە بیقرتێنی هەروە بە درێژی بەسوکۆی دوودانە بەرگریت سری کردی هەر زۆر بەسیداوتە بەرگریەکە بەرگریەکە 72 ڤۆڵتیەکەت 120 دوجا دابەشێ 72 ئەکاتە 200 وات 200 وات ینی لە سانیەیەکە 200 جول گەرما بەرهەمێنێ بەڵام ئێستا بێن وایەرەکەمان کەرت کردووە ئەم سەراوسەرەکەمان بەسەوە کۆ وایە بڵێن لە جیاتی بەرگریە دوو بەرگری بەمەکارێنەوە بە شێوازی هاوڕێک وانە ئەم جار بەرگریەکەی تۆ نیوا بێ ئێتر ئاڕەکەی تۆ ئەو ئاڕێ پێشوونیە ئاڕەکەی تۆ کاتە نیوە حسێبیکە بە پێهینەکە بە پێوە فرمولەی کە ئاڕێکوەلانت یەکسانە بە ئار کەڕەتی ئاردا بەشی ئاڕوان کەڕەتی ئار2 کارن تۆ ئەوەتەیە حسێبیکەی ئەکاتە 400 ئاری هاوتای ئەوە کاتە 36 120 دابەی کاتە 400 وات لەم حاڵەتە گەرمایەکی زیاد ئەگەر تۆ ئەمە هیتەرێک بەکاربێنی گەرمایەکی زیاتر دەسەکەوێت توانایەکی زیاتر دەسەکەوێت ئەی بۆ شتەکەمان هەموو وارێ ناکەن کاتێکمانەوە گەرما دروستکەین پرسیارێکی وردە هیوادارم بتوانین جوابی بن و قرس نییە هیوادارم بتوانین خۆتان لای خۆتان جوابی بنەوە ئێستا بە هەنگاوێتر بڕۆینە پێشەوە باسی سوورەکی کە بکەین سوورەکەمان سادەیە بەرگریەکە ئارسی سەرکوێت پێم ئارسی سەرکوێت کاتێککە بەرگریەک و کاپاسیتەرێ پێکەوە سریەسەکەین و ئەیبەستینەوە بەچیەوە بە باتریەکەوە ئەمە کلیلەکە دەرا دامانناوە سەرەتا ئەیبەستینەوە ئەمجا قەتحیەکەین دوو هینمان هەیە بە جارێ پێلان بە ئاوابێ ئێستەکانی لێرە ئەمە بین لەمەیانی ئێس ببین لە ئەی ئێستەکانی تەزوێ لێرەوە دێ بە ئارا تێپەڕە بێ بە ئارا تێپەڕە بێ و ئەگاتەوە ئێرە و دێتەوە بۆ ئێرە باشە بەم شێوازە من پێوە بێ شەحنەکەم تەواو بوو تۆزێکی کە دێمەوە خزمەتە نەکە لێرە ڕاکرد